بەڕێزان بە یارمەتی بەڕێوەبەرایەتی شارەوانی ساڵانە چەند ئێوارێک تەرخان دەکرێت بۆ لێخوڕنی پاسیل کە تیایدا چەندەها پاسیل سوار بەشداری دەکەن و بۆ ماوەی 2 سەعات خۆیان و پاسیلەکانیان بەناو شاردا دەگەڕێن. فەرموون لەگەڵمان نابن با بزانین ئەم چالاکیە چۆن دەڕۆ بەڕێوە. لە سەرەتادا بە سەدان پاسیل سوار لە پارکێکی ناوشاردا کۆ دەبنەوە و پێکەوە چاوەڕێی دەستپێکردنی ئەم چالاکیە دەکەن. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ بەڕێز دێتلێف ڕێبۆک دامەزرێنەر و ڕێخەری ئەم بۆنەیە ویستمان بزانین ڤیلۆسیتی چییە و هۆکارەکانی هەڵسان بە چالاکیێکی واچین. Velocity ist ein komplett neues Veranstaltungskonzept. Velocity واتە شاری پاسکیل جۆرێکی نوێی چالاکیە. لە سەرەتادا بیرمان کردەوە چ جۆرە چالاکیەک بۆ پاسی سواران هەیە. بەڵام بۆمان دەرکەوت کەم شت لەم بوارەدا هەن. پێشبڕکێی پاسکیل هەیە، بەڵام هەموو کەسێک ناتوانێت بەشدار ببێت. هەروەها خۆپیشاندان هەیە، بە هەمان شێوە زۆر کەس نایەوێت بەشداری خۆپیشاندان بکات. بۆیە بیرمان کردەوە کە بۆنەکەی ئێمە تێکەڵێک بێت لە پاسکی لێخوڕین و خۆپیشاندان. ئێمە بێگومان مەبەستمانە ئەم چالاکیە جۆرێک بێت لە خۆپیشاندان. ئەمەش بە مەبەستی هاندانی خەڵکە بۆ ئەوەی زیاتر پاسکی لێخوڕن و واز لە سیارەکانیان بێن. هەروەها دەمانەوێت شۆفێری سیارەکان و پاسی سواران زیاتر لە یەکتر تێبوو لەسەر شەقامەکان کێشە دروست نەبێت. چونکە پاسی سواران هەمیشە لەسەر شەقامەکان مافخوراون و لەلایەن سیارە و ماتۆڕەوە هەڕەشە لێکراون. بۆیە وەک دەبینین زۆر کار ماوە لەم بوارەدا بکرێت. بەم چالاکیەش دەمانەوێت هەنگاوێک بنین بۆ ئەم مەبەستە. ڕۆژ بە ڕۆژ پاسکی سوار لە وڵاتانە زیاد دەبێت. بازاڕە تایبەتیەکان بۆ فرۆشتنی پاسکیل زیاد و گەورە دەبن. پاسکیلی زیاتر دەفرۆشێت. پاسکیلی کارەباییش هاتووتە کایەوە کە لە ڕێگەیەوە مرۆڤ دەتوانێت مەودای زیاتر ببڕێت. پاسکیل لە بەکارهێناندا لە سایرە زۆر ئاسانترە. وەک لێرە دەبینین زۆر جۆری جیاواز لە پاسکیل هەن و گەنج و پیر و منداڵ لەم بۆنەیەدا بەشدارن. لێرەدا خەڵکیی جیاواز و یەکنەناسی پێکەوە کۆ کردوتەوە. ئەم بۆنەیە لە ژێر ناونیشانی پاسکیلەکەت بجوڵێنە و ئەم ساڵ یەکەمین ساڵە هاتوتە کایە و دڵنیام زیاتر گەشە دەکات. پێش ئەوەی پاسیل سواران بۆ ماوەی 2 کاتژمێر بەناو شاردا بکەونە ڕێ چەند چالاکیەک و پێشبڕکێک ساز دەکرێت و هەروەها یاری بردنەوەی چەند پاسکیلێک و کەلوپەلێکی پاسیل سواران دەکرێت. mir bitte sagen, warum Fahrrad und warum Sie überhaupt... دەتوانیت پێمان بڵێ بۆ بە پاسکیل هاتوو چۆ دەکەیت و پاسکیل بەلاتەوە چەند گرنگە؟ سواربوونی پاسکیل بۆ من زۆر گرنگە، چونکە لەسەرێکەوە دکتۆر پێی وتوم کە دەبێت زۆر بە پاسکیل هاتوو چۆ بکەم. من نەخۆشی پاڵەپەستۆی بەرزی خوێنم هەیە، بۆیە دەبێت زۆر بجوڵێم. لەسەرێکی تریشەوە پاسکیل لێخوڕین زۆر ئاسانە و لەسەر شەقامەکان باشتر و لە زۆر شوێندا خێراتر دەتوانیت هاتوو چۆ بکەیت. بوارە گشتیەکانی هاتوو چۆ وەک پاس و ترام لە ناو شاردا زاڵن بەسەر سیارەدا، بۆیە مرۆڤ بە پاسکیل دەتوانێت ئاسانتر لە ناو شارە قەرەباڵغەکاندا بجوڵێتەوە. Generell in einem Tag wie heute. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا کە پاسی سوارێکی زۆر بەشداریان کردووە، تۆش بە خۆبەخشی بڕیارت داوە وەک یارمەتیدەری ئەم چالاکیە لە کاردا بیت. ئایا ئەم کارە بۆ تۆ زەحمەت نییە؟ Power und energischer zu sein. Ist das ein Problem? Nee, das ist überhaupt kein Problem, ganz im Gegenteil. نەخێر زەحمەت نییە، بەڵکو بە پێچەوانەوە. ئەمە بۆ جاری دووهەمە کە من یارمەتیدەری ئەم بۆنەیەم و بەکاری پاراستنی پاسکی سواران هەڵدەستم. لە پێشیانەوە دەڕۆم و لە فولکە و سەرشەقامەکاندا ڕێ بۆ لاشاوی پاسکی سواران تەرخان دەکەم. وەک دەزانن کە پاسکیلەکان بەخایی بەناو شاردا دەڕۆن، بۆیە بۆ من خۆشترە کە جاربەجار بە خێرایی بتوانم پێشیان بدەمەوە و ڕێگەیان بۆ بەڕەڵا بکەم. هەڵبەتە ئەم کارەش بۆ تەمەنی من زۆر ئاسان نییە و توانە و هێزێکی باشی دەوێت. بەڵام من بە خۆشحاڵیەوە پێی هەڵدەستم. بێگومان تەنها یارمەتیدەرانی ئەم بۆنەیە ئاسایش و سەلامەتی پاسکی سواران ناپارێزن، بەڵکو هێزەکانی پۆلیسیش سەر شەقامەکان دەگرن بۆ ئەوەی لاشاوی پاسکی سواران بە سەربەستی و بەبێ ڕوودا و بەسەر شەقامەکاندا بڕۆن. پۆلیس هاتوچۆی سیارەکان بۆ ماوەی چەند دەقەیەک ڕادەگرێت. پاسکی سواران وەکوتمان بۆ ماوەی 2 کاتژمێر بەناو شاردا بە پێی نەخشەیەکی لەوە پێشدیاریکرا و پاسکیل لێدەخڕن.
تا ئێوارەیەکی درەنگ پاسکی سواران بە ماندووی دەگەڕێنەوە هەمان شوێنی دەستپێکردن. لەو ماوەیەدا زیاد لە 20 کیلۆمەتریان بڕیوە کە ئەمەش هەڵبەتە لەم کاتە دیاریکراوەدا کارێکی ئاسان نییە. ئازیزان، لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا و لە چەندەها شاری جیاوازی ئەوروپا بازاری لەم شێوەیە گەورە کراوەتەوە بۆ کڕینی پاسکیل و پێداویستەکانی پاسکی سواری. فەرمونون با چەند سەرنجێک کۆبکەینەوە. لەم بازارە تایبەتەدا بە پاسکیل کە گەورەترینە لە ئەڵمانیادا بە مەبەستی زانینی هۆکاری کردنەوەی بازارێکی وا گەورە و ناسینی بازارێکی وا لە نزیکەوە چاومان بە بەڕێوەبەری بازاڕەکە کەوت. قەبارەی بازارەکەمان بە گشتی نزیکەی 10,000 متر دووجایە. لەم پانتایەش نزیکەی 8,000 متر دووجامان بۆ پێشەنگای فرۆشتن تەرخان کردووە. ئەم هەلەی کە لێرە بۆمان هەڵکەوتووە لە شوێنێکی وادا ئەم بازارە بکەینەوە زۆر سەرنجڕاکێشە بۆ ئێمە. ئەم بازارە شیاوی تەشەنەکردن و زیاتر گەورەبوونیشە. Sowas in der Art gab's vor ein paar Jahren nicht. چەند ساڵێک لەمەوبەر بازاری لەم شێوەیە و لەم قەبارەیە نەبوو. بازارێک کە کڕیارەکان بتوانن گشت پاسکیلەکانیان لەبەر دەستدا بێت و تاقی بکەنەوە و هەرچی پرسیارێکیان هەبێت بە خێرایی وەڵامیان بدێتەوە. ئایا ئەم بیرۆکە نوێیە لەکوێوە هاتووە؟ So eine Idee hat. کۆنسێپتی ئەم جۆرە بازارە تا ڕادەیەک نوێ لە بوارەکانی تردا چەند دەست پێشکەریە کراوە، بەڵام لە بواری پاسکیل فرۆشتندا ئێمە گەورەترینی لە ئەڵمانیادا. تا ئێستا چەندین کەس لە وڵاتە ئەوروپیەکانی ترەوە و تەنانەت لە ئەمریکاشەوە بە مەبەستی زانینی کۆنسێپتی ئەم بازارە سەردانی ئێمەیان کردووە. وەک دەزانن داواکاری لە بواری فرۆشتنی پاسکیلدا هەمیشە لە گەورەبووندایە و هاتنەکایی جۆری جیاواز و هەمەڕەنگ لەم بوارەدا بە بەردەوامی لە زیادبووندایە. بۆیە زۆر کەس پێویستیان بە بازاری وایە تاکو گشت ئەو بەرهەمانەی لەم بوارەدا هەن بیبین و تاقی بکەنەوە. ئێمەش توانیومانە کۆکەرەوەیەکی باشی هەموو بوارەکانی دنیای پاسکیل بین. هەروەها فرۆشیاری زۆر شارەزامان هەیە کە لە زۆربەی بابەتەکانی پاسکیلدا زانیاریی باشیان هەیە. ئەمە بێجگەلەوەی کە هەموو کڕیارێک دەتوانێت پاسکیلەکان ببینێت و تاقییان بکاتەوە. لەبەر گەورەی پانتایی بازارەکەش توانیومانە شوێنی تایبەتی بۆ ئەم مەبەستە لە ناو بازارەکەدا تەرخان بکەین. بۆیە وەک دەبینن ئەم بازارە نمونەی بازاری داهاتووە. Also ich finde es hier sehr schön, dass man hier gleich خاصلەتی باشی ئەم بازارانە لەوەدایە کە دەتوانیت هەچ پاسکیلێکت بێت تاقی بکەیتەوە و ئەگەر بەدڵت بێت یەکسەر دەتوانیت بیکڕیت. کارمەندەکانی بازارەکە شارەزا و ڕووخۆشن و تا ئێستا گرفتم لەگەڵ بازارەکەدا نەبووە. لەگەڵ خێزانەکەتدا پێکەوە بە پاسکیل هاتوچۆ دەکەن؟ بەڵێ زۆر جار منداڵەکەش لەگەڵ خۆمان دەبین. عەرەبانەیەکی تایبەتیمان بۆ کڕیوە کە بە پاسکیلەکەەوە دەبەسرێت و زۆر جار بەناو دارستانەکانی دەرەوەی شاردا بە پاسکیل دەگەڕین. دیارە بەلاتەوە گرنگە کە منداڵەکەت بەم زوانە خۆی فێری پاسکیل لێخوڕین ببێت. بەڵێ بێگومان ئێستا پاسکیلێکی بچووکمان بۆ کڕیوە کە پایدەری نییە و بە پێی خۆی ئەڕوان. هیوادارین کە بەم زوانە فێری پاسکیلی ڕاستەقینە ببێت و لەگەڵماندا خۆی لێ بخڕێت. من زۆربەی کات بە پاسکیل هاتوچۆ دەکەم. لە ساڵێکدا نزیکەی 10,000 کیلۆمتر بە پاسکیل دەڕۆم. 5 پاسکیلم هەیە کە بە بەردەوامی بەکاریان دێن. دەتوانیت پێمان بڵیت ئەو جۆرە پاسکیلانە چین کە تۆ بۆ بوارە جیاوازەکان بەکاریان دێنیت؟
پاسکیلێکی ماونتن بایک کە بەناو شاخەکانی ئەلپدا ساڵانە بۆ هەفتەیەک پێی دەڕۆم. هەروەها پاسکیلێکی پێشبڕکێم هەیە و پاسکیلێکی کرۆسبایک کە بۆ سەفەری دوور بەکاری دێنم و لەم لاولەولای جانتا و کەلوپەلی کەمپینگی پێوە دەکرێت. هەروەها پاسکیلێکی ناوشاریشم هەیە کە لێرە ڕۆژانە بەکاری دێنم. پاسکیلی پێنجەمیشم پاسکیلێکی یەکتاییە. پاسکیلەکانت لێرە لەم بازاڕە گەورانە دەکڕیت یان لە دوکانی بچووک؟ لە دوکانی بچووک دایانکڕم لە نزیک ماڵەکەی خۆمەوە. جیاوازی سەرەکی نێوان بازاڕی گەورە و ئەو دوکانانە چییە؟ جیاوازیەکە لەوەدایە کە لە دوکانی بچووکدا باشتر بەدەنگتەوەیەن، بەڵام ئەو دوکانانە هەموو شتێکیان نییە. بۆ نمونە ئەم پارچە پاسکیلەی کە لێرە دەیکڕم لە دوکانێکی بچووک دەست ناکەوێت. ئەم پارچەیەش ئەمڕۆ پێویستمە بۆیە هاتووم بۆ ئێرە بیکڕم. ئەجینە لەم بازارە گەورانە حەز ناکەم شت بکڕم. بەشداری چالاکیە جیاوازەکان دەکەیت وەک ڤیلۆسیتی یان بە تەنها بۆ خۆت بە مەبەستی هاتوچۆ پاسکیل لێ دەخوریت؟ بەڵێ من بەشداری چەندین چالاکی دەکەم لەوانش ڤیلۆسیتی، بەڵام من زیاتر حەزم لە چالاکی بچووکترە کە لەگەڵ هاوڕێکانمدا پێی هەڵدەسین. ئەو چالاکیانش درێژخایەنترن لە چالاکیە گەورەکان. بۆ نمونە بەم نزیکانە لە وڵاتی سوید بەشداری پێشبڕکێکی 300 کیلۆمەتری دەکەم یان بە پاسکیل بە شاخەکانی ئەلپدا دەڕۆین. دەتوانی ژیانت بەبێ پاسکیل بەریتە سەر؟ نەخێر بێت شێوەیەک بەبێ سیارە دەتوانم، بەس بەبێ پاسکیل نا. ئەم بازاڕە گەورەیە بە مەبەستی پەرەپێدانی بەکارهێنانی پاسکیل لە ژیانی ڕۆژانەدا لە زۆر لە چالاکیەکاندا بەشدارن. Wir sind ja sehr stark engagiert, auch am autofreien Sonntag zum Beispiel, was ja gerade... ئێمە زۆر چالاکانە لە بۆنەی یەکشەمەی بێسارەدا بەشدارین و پشتگیری ئەم بۆنەیە دەکەین. بە تایبەتی لە بواری پاسکیلی کارەباییدا کە ئەم ساڵ گرنگی پێدەدرێت و ئێمە وەک سپۆنسەرێکی ئەم بۆنەیە لە کارداین. هەروەها لە بۆنەی ڤیلۆسیتیدا بەشدارین و پاڵپشتی ئەم چالاکیە دەکەین تاکو شێنپەی خۆی بکاتەوە فراوانتر بێت. ئەمە بێجگەلەوەی لە پێشبڕکێیەکی پاسکیلدا کە بەم زوانە دەکرێت بەشداری. وەک دەبینن ئێمە لە چەند بوارێکی بەرفراواندا بەکاری هاریکاری هەڵدەستین. دەگەڕێینەوە بۆ بۆنەی یەکشەمەی بێسیارە و حەز دەکەین لە کۆتاییدا بوارێکی تری هاتوچۆتان پیشان بدەین کە لەم چەند ساڵی دواییدا وردە لە بڵاوبوونەوەدایە. ئەم ئامێرە کە لەسەر دوو تایە دەڕوات پێی دەوترێت سێگوەی کە بە وزەی پاتریەکی تایبەت کار دەکات. لەم چالاکیەدا کە بە یارمەتی بەڕێوەبەرایەتی کارەبا بڕێوە دەچێت ئەم بوارە نوێی هاتوچۆ پیشانی خەڵک دەدرێت و هەر کەس بە یارمەتی فێرکەرێک دەتوانێت بۆ نزیکەی دەخولەک سواری ئەم دووتایە بێت و تاقی بکاتەوە. بەڕێزان بەم شێوە دێنە کۆتایی بەرنامەکەمان و وەکو دەبینن مرۆڤ مەرج نییە هەموو کاتێک بە سیارە هاتوچۆ بکات. هیوادارین کاتێکی بەسوود بیبە بۆ ئێوە و تا کاتێکی تر بەخواتانە سپێرم و خواتان لەگەڵ. ئەم پرۆژەیە خزمەتێکی زۆری کەرتی گەشتیاری دەکات و خزمەتی زۆری شاری سلێمانی دەکات بە شێوەیەکی گشتی. ئەم قانونی ئیسtismار نەبووە و ئاسانکاری حکوومەت یاریمی کوردستان نەبووە بۆی وەبەرهێنان لە کوردستانە پێ من نەمەتوانێم پرۆژە بکەم. شاری چاوی گەشتیاری کە ناوی چاویلاندا یەکێکە لە پرۆژە استراتیجیەکانی کەرتی گەشت و گوزار و خاوەنی دەیان چالاکی هەمە چەشنەیە. ئەم بینایی کە ئێمە لێوەستاوین پێی دەوترێ بینایی مۆزەخانەی مۆم لەگەڵ یا چالاکیشی کەمان هەیە کە سینەمای 5D لەگەڵ ماڵی ترسناک. ڕاکێشانی سەرنجی گەشتیار بۆ هەرێمی کوردستان چەندین ڕێگا و شێوازی تایبەت بەخۆی هەیە کە دەستەی گەشت و گوزار بەردەوام لە هەوڵی هەمە چەشنەکردنی ئەو شێوازانەدایە بۆیە دەکرێت لە ڕێگای بوونی پرۆژەی هاوشێوەی چاویلاند کەرتی گەشت و گوزار بە تەواوی ماناکانەوە پێش بکەوێت.